هیچ کات بووە دژایەتی کرابی لەگەڵ دکتۆرەکانی ئاست خۆ دژایەتیان کردبیان کەس ئاستی من نییە کەس بە ئاستی خۆت نازانێت هیچ خۆم پێ مهم نییە من بەڵام یەکێک لێرە لە ئاستی من نییە ئینشاءڵڵا دەبن ئەدی ئەوانە هەموو دەرسم پێگوتن لۆن ئەویان بەس لەناو هەمووان ئەوە شەهادەی ئەوەمدایە عزوەیە کولێمەلەچی بەس ئەوە ئەو ڕۆژە هاتوو لە گەمێردەکەی کچێکی چاکەوان دی هەمووی هەر سەلامشمان لێ ناکەن با وەرن فێر بن هەتا بردەوام عیلاجی دەخۆشی بکەن هەتاکو خزمەتی کۆمەلگا بکەن خۆم لە چما دوایە هەموو ئەوانەی ڕسمانی دەیبینی بە زۆری لە حکومی میش کردیە خۆی ئێرە نییە ڕاستە ماشەڵڵا باخچەیەکی زۆر گەورە و جوانی هەیە نەخۆشخانەکە وەڵا قسەتە دەبی نەخۆشخانە باخچە هەبی بە جددی نەخۆش دێ چاوەڕێ دەکا دەبی شوێنێک هەبێ ئۆکسجینێک هەبی هەوایەک پاک هەڵمژی مناسبات دەکەین لێرە مناسبات دائم لێرە دەکەین گەورەترین دزی علمە ئەوە گەورەترین دزیە پارە دێ و دەڕوا بەڵام نیکۆلا تسلا گەورەترین عالمی 100 سال پێش ئێستا ئیزەڕێی نیچە دوایە لە خۆی و حتا ئەنیشتاینیش گوتی ئەو شتەی ئەو بیری لێکرد بۆ ئەم پێم نەکرا باشە دکتۆرە لێرەدا با ئەو پرسیارش بکەم دکتۆرە گەیشت بەو ئامانجەی کە لە ژیانی خۆیدا دایناوە نەخێر من ئامانجم ئەوە بوو خوندەواری لە وڵاتم بڵاو بیتەوە چونکە زۆر غەمبار بووم کە ژنێک بێنە خوندەوار بی واتە دکتۆرە ئێستا کۆمەلگا بە نەخوێندەوار دادەنێ طبعا ئەرێ والله چونکە ئەوانەی عمریان 30 سارە بە زۆری نەخوندەوارن کۆمەلگا مهمە 165ەکەی ئەو نموزەجە نخبە هیچ نییە لە 102 هیچ نییە کۆمەلگای زیاد ئێستا وای لێ دێ خێرا 13 بە مێردی دەدەن مەلایەکان مارەی دەکەن دەرێت تا تووشی مشکلەی نەبوو مشکلەکە چییە؟ نەوەک بستە مەکتەبێ و برادەراتی کوڕام بکە ئێنگۆ تەلەڤیزیۆنەکانتان پڕ کردی لە ئیبی ئەخلاق ڕۆژە تا ئێوە ڕقسە ڕوت و قوتە کۆ کچیش فێر نابی بیا یعنی تێدەگەی دەرم چێ بە تەکید تێدەگەم ئیتر وردە نزیک دەبینەوە کۆتایی پرۆگرام نادەبی ئەنگۆ گەنجن ئەمە لۆنگۆی بەجێ دێڵم ئەمە ئامانجەکەم جێبەجێ نەبوو ئامانجم ئەوە بوو کاتمەوە خوێندەواری بڵاوکەمەوە لە ناو میلەتم نەک دکتۆری خوێندەواری چونکە مامۆستا لە هەمووی مهمترە مامۆستا وابزانم لە وڵاتانی دیکە مامۆستا پێش دکتۆرە طبعاان مامۆستا و داک دەبێ ڕێزی لێ بگیرێ داک ڕێزی لێ ناگیرێ ئێستا 3-4 منداری هەیە کەس ژنێ دەینی ئەگە پیاوەکەش مردبوو بابەکەی ژنەکە بەتەنە دەبینێتەوە چەندە هاشتی وامان چەند کوڕ و کچی پێگەیاندیە یعنی برێ لە خێزانە چیوانە بووی بە من ئەم چاوم کردیتەوە بابی من ملیۆنێر بووە بەس میلەتی هەژارم زۆر دیتە چونکە چوومەتە ناویان لە منداریەوە تەڵەبەم لەگەر بووە لە منداریە داک و بابی من پێراوی لۆ کڕینە لە ئیبتیدایی لە کۆیە یعنی فەقیر هەندە زۆر بووە ئەو کاتی دوایە هەموو زستانان دنیا زۆر سارد بوو داری زستانی ئی سۆبەکان لەسەر من بوو دەبایە سارێ جیشەدارانیان دادەنا دەیانگۆ لەسەر ئەتێ دەمەینە چەند کەسانە چی دیشە بوون پێیان دەگوتن ئەم گۆش بین بەس معناوە نیە هەموو کەس هەیبی بیدا